لێرەوە لە پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانیەوە جارێکتر کۆمپانیا ناوخۆی و بیانیەکان بە یەکتر شاد بوونەوە و جۆڵێکتری بازرگانی و پیشەسازی و بژاندنەوەی ژێرخانی ئابووری ڕووی لە سلێمانی کرد. کۆمپانیا ناوخۆی و دەرەکیەکان بە ئامانجی گەشەسەندنی بازرگانی لەو پێشانگایەدا بەشدارن و هاوڵاتیانیش گەشتبینن بەو پێشانگایە. هیوادارین ئەم پێشەنگایەوە لە داهاتووشدا پێشەنگەکانی تر ڕۆڵیان هەبێت لەوەی کۆمپانیەکان لێرە دیداری بازرگانی ئەنجام بدەن و گرێبەستی بازرگانی بکەن و ئێمەش خۆمان کۆمەڵێک پرۆژەمان هەیە، کۆمەڵێک بەرهەممان هەیە، بەو ئومێدە بەشداریمان کردووە کە لێرە بەهۆی ئەم پێشەنگایەوە بتوانین کۆمەڵێک گرێبەست ئەنجام بدەین. ئەرز کنم خدمەتتون اومدن اینجا سلیمانیە هدفمون اینه که زۆرمان پێخۆشە کە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بەشدارین. بەرهەمەکانی ئێمە کە تەباغ و هەواکێش و مێزی تەلەڤیزیۆنە لە وڵاتانی تورکیا و ئەرمەنستان و پاکستان هەیە. پێمان خۆش بوو بەرهەمەکانمان بۆ یەکەم جار بهێنینە هەرێمی کوردستان کە بەنیازین لەگەڵ چەند کۆمپانیایەکی ناوخۆی هەرێم گرێبەست بکەین. صادرات ما به کشورهای ارز کنم خدمت زۆر ضروریە هەموو ساڵێ دووسێ جار بکرێتەوە بۆ ئەوەی شاری سلێمانی بە دنیا بناسیێنین، دنیاش بێنە شارەکەمان و ئەم فیستیڤاڵە گەورانە بکرێ و هەموو خەڵکی کوردستان پێ ئاژنا بن. هەموو ساڵێک لە ئەو ڕۆژی ئیفتیداحی ئەم معرەزانە من لێرە ئامادە بوو. ئەوە زۆر معجبیشم پێیان. پێشانگای نێودەوڵەتی سلێمانیش عادەتەن ئەوەیەکی هەیە بۆ دوو چینە، هەم بۆ چینێک کە بتوانێت دەخلی کەم بێت، هەم بۆ چینێکیش کە بێت کاری بزنسی تێدا بکات. گرنگترین وڵات کە بە زۆرترین کۆمپانیا بەشداری کردووە کۆماری ئیسلامی ئێرانە. لە کاتی کردنەوەی پێشەنگەکەدا سەعدوڵا مەسعودیان کۆنسۆلی ئێران لە سلێمانی ڕایگەیاند ساڵانە قەبارەی بازرگانی نێوان هەردوو لە 2 ملیارد دۆلار زیاترە. ئەوەشی ڕاگەیاند لە دوای گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران لە 26 هەناردەی ئێران بۆ هەرێمی کوردستان زیادی کردووە. لە وەڵامی پرسیارێکی کورسات نیوز سەبارەت بە قەدەغەکردنی هاوردەکردنی ژمارەیەک کاڵاو کەلوپەل بۆ سلێمانی کۆنسۆلی ئێران وتی حق با شماست. بیش از 11 یا 12 کالاست که فعلا توسط 11 بۆ 12 کاڵاو شتومە قەدەغە کراوە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە هەناردەی هەرێمی کوردستان بکرێ. ئەو قەدەغەکردنەش پەیوەندی بە بەرزبوونەوەی نرخی دۆلار و دابەزینی نرخی تمەنەوە هەبوو، چونکە کاتێک ئەو شتومەکانە دروست کرابوون نرخی دراو جێگیر بوون. هەر بۆیە بڕیار درا کە بۆ سوودی هاوڵاتیانی کۆماری ئیسلامی ئێران ڕەوانەی دەرەوە نەکرێت و قەدەغەی بچێتە سەر. بەڵام لە مانجی داهاتووەوە ئەو قەدەغەکردنەش هەڵدەگیرێت و لەگەڵ هەموو کاڵا و شمەک و پێداویستیەکاندا ئەوانیش هەناردەی هەرێمی کوردستان دەکرێتەوە. لە سیانزەمین پێشەنگەی نێودەوڵەتی سلێمانیدا زیاتر لە 180 کۆمپانیا جۆرا و جۆر لە بوارەکانی خواردەمەنی و کاڵاو، شتومەک و پێداویستی و جلوبەرگ و مەوادی بیناسازی و کشت و کاڵ و کۆمپانیای خانوبەرە و جوانکاری بەشدارن و چاوەڕوانیش دەکرێت لە کۆتایی پێشانگاکەدا ژمارەیەک گرێبەستی بازرگانی لە نێوان کۆمپانیەکاندا ئیمزا بکرێت کە دوجار ئابووری و بازرگانی و پیشەسازی لە شاری سلێمانیدا سوودبەندی یەکەم دەبێت. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.